کە لە قورئاندا زۆر تەئکیدی لەسەر کراوەتەوە بە تایبەت لە ئایەتە مەکیەکاندا بریتیە لە بڕوابوون بە دواڕۆژ و بیرکردنەوە لە پاداشتی دواڕۆژ. لە یەکێک لە توێژینەوە زانستیەکاندا لە جامیعەی کینت کە لە ساڵی 2015دا بڵاو کراوەتەوە، لەو توێژینەوەیەدا باس لەوە دەکەن و ئەوەیان ئاشکرا کردووە کە دەڵێن بڕوابوون بە دواڕۆژ زەروڕەتێکە بۆ ئینسان و هەروەها هیوا و ئەمەل بۆ ئینسان دروست دەکات و ئینسان دڵ ئارام دەکات و ئینسان دەپارێزێ لە قەلەقی و هەروەها لە دوودڵی. بۆچی؟ چونکە مردن ئینسان کاتێک کە بیری لێ دەکاتەوە، ئەگەر تەنها بە مردن ئینسان تێدا بچێت و هیچ شتێکی نەمێنێت و ئەگەر ئینسان تەنها بەو کەمە ژیانە لە دنیادا هەر ئەوەندە کیفایەت کات و دوای مردن هیچ نەبێت و قیامەت و پاداش نەبێت، لە ڕاستیدا ئینسان تووشی بێهیوایی دەبێت. بەڵام ئینسانی موسڵمان یەکێک لەو شتانەی کە بیری لێ دەکاتەوە بریتیە لەوەی کە بیر لەوە دەکاتەوە لە دوای مردن ئەگەر ئینسان لەو دنیاش نەیتوانی بێ بە هەموو هیوایەتێکی بگات، ئەگەر ئینسان لەو دنیاش نەیتوانی بێ هەموو شتێکی جێبەجێ بکات، یاخود زۆڵ مستەمێکی لێکرابێ مافی خوڕابێت، بەڵام لە قیامەت کاتێک کە ئینسان بیر لە پاداشتەکەی دەکاتەوە، ئەوە هیوا و ئەمەلێک بۆ ئینسان دروست دەکات وا لە ئینسان دەکات ئەو ئینسانە کاری زیاتر بکە و هەروەها گەشببینتر و دڵ ئارامتر بێت. بۆیە لە ڕاستیدا بیرکردنەوە لە مردن ئینسان زیاتر دڵ ئارام دەکات، ئینسان زیاتر جێگیر دەکات، وا لە ئینسان دەکات کاری زیاتر بکات، پێش بڕکێ بکات. بۆچی؟ چونکە بیر لەوە دەکاتەوە ڕۆژێکی ڕووناک چاوەڕوانی ئەو ئینسانە دەکات.